و داواکارەکان دا خەڵکی شاری و هێرکا پێن و دەردان و پێرە بەیانی هەموو لایەکتان باش بە ناوی خۆی گەورە خۆتان دەزانن هەڵبژاردن مافە من داوا لە هاوڵاتیان دەکەم بچن ماڕەسەی مافی خۆیان بکەن و باشترین بەربژێڕکردن وێنەرایەتیان دەکات هەڵیان بژێرن خۆتان دەزانن هەڵبژاردنە گرنگە هەڵبژاردنێکی چارو ساسە بە تایبەتی کە دەنگۆکان هەیە لە خولی داهاتووی پەرلەمانی عێراق کۆمەڵێک گۆڕانکاری بکرێت لە دەستور لە کۆمەڵێک یاسای تر کە پێوەستە بە ژیانی خەڵکەوە بۆیە پێم خۆشە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی شاری هەولێر هەمووی مارەسەی دەنجی خۆی بکات و حەقی خۆی بکات. ئێمە ئومێد دەکەین بەڕاستی هەڵبژاردنەکە هەڵبژاردنێکی پاک و بێگەر بێت تا خەڵک بتوانێت نوێنەی ڕاستەقینەی خۆی هەڵبژێرێت و دوای ئەوەش ئێمە بەڕاستی داخوازی ئاشتەوایی و ئاشتی دەکەین بۆ گەلانی عێراق گرینگە خەڵک پێویستی بە ئیستیقرار هەیە بە ئامان هەیە بۆیە ئومێد دەکەین کە ئەم هەڵبژاردنە بێتە هەوێنێکی ئەوەی کە هەموو لایەنە سیاسیەکان بتوان لەسەر مێزی گفتوگۆ چارەسەری ئەو کێشانە و ئەو خەڵکە بووە کێشە کەڵکوبانی کە ڕابردوویان بووە بیکەن و بتوانین داهاتێکی باش بۆ لە پارێزگایکردو چۆن هەمی هاوڵاتیان دەدەیت لەو پارێزگایەکان بگەن بۆی کوردستانێتی کردن زۆر خوێنمان داوە بۆ کەرکووک بەڕاستی بەشێکی زامێکی هێشتان ساڕێژ نەکراوی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و گەلی کوردستانە بۆیە داوا لە خەڵک دەکەم بگروتینەوە کوردبوونی کەرکووک چونکە هێشتان ئێمە کەرکووک بەڕاستی مەسەلەی خاک مادەی 130 لان نەبووەوە بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەم لە کوردستانیان دەکەم کە بەگروتینەوە بچن نوێنەرانی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن. بەیانتان چییە بۆ خەڵکی هەولێران ئێستا دەستپێکی پرۆسەکەیە تاوەکو ئێوارە بەردەوامی دەبێت بەیانتان چییە بۆ خەڵکی هەولێر تاوەکو بەشداریان پرۆسەیە خەڵکی هەولێر دەبی بەڕاستی بە گروتینی جاران چۆن لە هەموو کاتە سەختەکاندا مەوقیفیان هەبووە ئازا بوونە بەڕاستی ئەمڕۆژ دەنگدانە بۆیە ماڕەسەیەکی حەقی خۆیان بکەن و سارد مەبنەوە و پرۆسەیەکی سەرکەوتووە تازەمە دەنگماندا بۆیە داوا لە هەموو خەڵک دەکەم کە بێت بەڕاستی ماڕەسەی حەقی خۆی بکات دەنجی خۆی بدات. کا دەرباز بۆچون تا چێ لەسەر ڕێکەوتنی نێوان گۆڕان و یەکگرتوو کە ڕێکەوتن لەسەرەوەی کە لە بەشێک لە بانەکان لە یەکتر بدەن ئەمە پێچەوانەی ڕێکەوتنی نێوان گۆڕان و یەکێتی نییە؟ پێچوان ڕێکەوتن نییە و لە خۆتان دەزانن شێوازی هەڵبژاردننی ئەم جارە فرە بازنەیە بۆیە لە هەندە بازنە لایەنێک بۆ لایەنێکتر هاوکار بۆ خۆتان بینیتانە چەند ڕۆژی ڕابردوو سۆشیالیز لەگەڵ پارتی لەگەڵ هەندە حیزبی تری تورکمانی بۆ شتێکی ئازادەوە ئەمە گرنگەوەیە هاوڵاتیان بەشداری پرۆسی هەڵبژاردن بکەن. دەرباز نیوزین لە هەموو قۆناغەکانی پێشوو پەردەوازی ناکۆکی لەناو